بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز سڵاوتیان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان لە هاوڵاتیان دەپرسم مانجی ڕەمەزان چیمان فێر دەکات؟ ئێمە سات بە سات نزیک دەبینەوە لە هاتنی مانجی ڕەمەزان چەندێک پێویستە دوعا بکەین بۆ بگەین بەو مانگە پیرۆزە و وەکو مسلمانان بەردەوام دوعایان کردووە بۆ ئەوی بگەن بەو مانگە پیرۆزە لەخوا پاڕەونەتەوە وتیانە خوایە بمانگەێنی بە مانجی ڕەمەزان. مەرحەبا مانجی ڕەمەزان، مانجی لێبوردەیی بەخێر بێ ئەی مانجی ئاشتی، ئەی مانجی لێبوردەیی. من ئەمڕۆ لەسەر بەخێر هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بەشێک لە مسلمانان و هاوڵاتیان دەدوێنم بزانم چه هەستێکیان هەیە، چه هەستێکی خۆشیان هەیە. ئێوە لەگەڵمان نابن، بینەری بەرنامەکە بن. خۆشی باتی مانجی ڕەمەزانی پیرۆز سەرەتا بەخێراتکردن لە بەڕێزەکەتان دەکەین. وەڵای زۆر خۆشحاڵین باتنی و مانگە پیرۆزە لە ڕاستیدا مانجی نازلبوونی قورئانە، مانجی پەرستن و عیبادەتەکانە. زۆر خۆشحاڵین وڵا. مانگە چیمان فێر دەکات؟ وەڵای فێرە زۆر شتمان دەکەێت. یەکلەوانە ئارامگرتن، بەڕاستی ئینسان دەبێت ئارام یەبی. دواتر هەژار و فەقیرەکانمان ببیرێتەوە ببەخشین. خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکە ببەخشین، سەداقەکردن، یارمەتیدان، هاوکاری لە قەوماوان فەقیران. پێم بڵێ وەکو گەنجێک چەند دڵخۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز. بەناوی خوای بەخشندەی میرەبان دیارە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی دەبێت هەموو ساڵێک کە مانجی پیرۆزی ڕەمەزان لێتەوە مسلمانان بەگشتی دڵخۆشی خۆیان دەدەبڕن و پێ خۆشحاڵن و دوعا و پارانەوە دەکەن بۆ ئەوی بگەن بەو مانگە پڕ ڕەحمەت و میرەبانیە. بەڕاستی مانجی ڕەمەزان مانجی خۆڵێکردنەوەیە لە بابەتی عیبادەت و منازعات لە بۆ خوا پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بێت خۆداسنەوە بکەین ئینشاڵڵا بگەینێ ئەتەڵای خۆین. جیاوازی مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکە چییە؟ وەڵا جیاوازی مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکە یعنی زۆر لەوە زیادە کە بتوانم وەسف بکەم چونکە قورئانی تیادا بەزیوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی تایبەتی بەم مانگە داوە بەدابەت لە دەجەوەکانی ئاخیری و هاوڵان و پێشینانی شەروایان کردووە. بۆیە جیاوازەکە زۆر دیارە لە چاومانگەکانی دیکە. سڵاو لێبی باشی چەندێک دڵخۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز؟ وڵای زۆر دڵخۆشم بەڕاستی. هەرێ وەڵڵا. باشە لە مانجی ڕەمەزان چی فێر دەبین؟ مانجی ڕەمەزان چمان فێر دەکات؟ بەڕاستی مانجی ڕەمەزان فێرەستە و تەعاملمان دەکاتن. فێرەوەمان دەکات بەڕاستی یعنی کەوا پێ ناخۆی بەڕۆژی بین. باشە بۆچی لە مانجی ڕەمەزانان بەشێک لە مسلمانان زیاتر تووڕەن بە تووڕەیی دەردەکەون؟ نابینسان بالعکس دەبی زیاتر و تەعاملی هەیە بەڕاستی لەبەرەوەی تێنیە برسیە زیاتر بەڕاستی لە بە هەندەیە بەس نابی ئینسانەوە هاتن. واتە گرینگە لە مانجی ڕەمەزان گرنگ بە عیبادەتەکانمان زیاتر بدەین، زیاتر پابەندین بەینەوە. بەری هەرێ وەڵڵا دەبی زیاتر یعنی ئەوەی کەوا دەبی زیاتر بکەین یعنی ئەوەی کە سنەتەکان زیاتر بکەین یعنی ذکر و تعلیل بعدی خۆن زیاتر بکەین بەڕاستی پێویستە. چەندێک دڵخۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز؟ الحمدلله دڵخۆشین ئینشاءالله خۆمان ئامادە کردە لەوە مانجی ڕەمەزان تایبەت دەکەین بە عیبادەت و قورئان خوێندن و کاری خێرخوازی و ئینشاءالله گە خوامان لێ خوای گەورە لێمان قبوڵ بکات. جیاوازی مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکە چییە؟ جیاوازی مانجی ڕەمەزان یعنی جیاوازیەکی تایبەت هەیە بەڕاستی. مانجی ڕەمەزان مانگەکی پڕە لە خێر و بەرەکەت. ئینسان لە مانجی ڕەمەزاندا دڵخۆشە و الحەمدلله. باشە بۆ ئێوەی خانمان قورس و ناخۆش نییە خەریکی ئامادەکردنی خواردن و لەگەڵ ئەوەشدا بە ڕۆژوون؟ هەرچەند ماندیش بین لە مانجی ڕەمەزاندا هەست بە ماندێتی ناکەین چکە لە ناخەوە مڕتاعین ئینشاءالله ئەوی پێمان بکرێت درێخی ناکەین. لەو مانگەیە کاتەکانت چۆن بەڕێ دەکەیت؟ بەخوا دەبی بەرنامەی لۆدانێن بە قورئان خوێندن و عیبادەت و نوێژ و شێشتە نوێژ و سونەت و. باشە پێم بڵێ وەکو موسڵمانێک جیاوازی مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکەیە لە چیدا دەبینی؟ خێر و بەرەکەت، خێر و بەرەکەتی زۆر زۆرە لەگەر چاو مانگەکانی دی زۆرە. زۆر باشە بۆ ئێوەی خانمان قورس و زەحمەت نییە لەگەڵەوەی کە خەریکی ئامادەکردنی خواردنن بە ڕۆژوشن؟ نا زۆر خۆشحاڵم زۆر مرتاحم
نا هیچ بڵێ چەندێک دڵخۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز بخيراتني دكم اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان بخيراتني دكم فربض خواي جور بقسمت هم ولا بكن إن شاء الله لەو مانگەیە زیاتر خەریکی چی دەبی؟ عبادة قرآن خويندن نوێش کردن تەراویح ئەوەی لە بۆ خوای نزیک بینەوە بێک هەنگاوەک لە بۆ خوای گەورە نزیک دەبینەوە إن شاء الله چەندێک گرینگە لە مانجی ڕەمەزاندا موسڵمانان ئارامگر و لەسەرخۆ بن دەبینین بەشێکیان کاتێک بە ڕۆژن تووڕە دەبن ینی تووشی عەسەبی دەبن چەندێک گرینگە لەو مانگەدا ئارامگر و لەسەرخۆ بن مسلمان نابێ عەسەبی بی مسلمان دائما دەبێ ئارامگر بیتن لەسەرخۆ بی هێمن بیتن نابێ مسلمان تووڕە بیت تووڕەبووش بین تووڕەبوونی خۆ دەبێ قوت بداتەوە مانجی ڕەمەزان فێری چمان دەکات فێرە هەم شتێکمان دەکاتن دەبی پێغمبەری نازداری صلی الله عليه وسلم ڕحم بە قوربانی بە مار و مندارەوە چی کردێ دەبی ئەمە لە دوو ڕێزگە و ڕێبازی بین إن شاء الله زۆر باشە چەندێک گرنگی بە خوێنەوەی قورآنی پیرۆز دەدەی لەو مانگەدا زۆریش زۆر گرنگی پێ دەدەی زۆریش دەبی ئێستا خەوی لە چای خۆت حرام بکەی بەس دەتاوە ختم لەسەر ختم بیکەی إن شاء الله تۆکو هونەرمەندێکی ئیسلامی چەندێک دڵخۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز بەڵێ سەرەتا سەلام و ڕەحمەت و بەرەکەتی ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ لە جەنابەت و لە هەموو خۆشەویست و عەزیزانە کە ئێستا لێرە بەشدارن بەڕاستی خۆشی درۆشیەکەی ما وەکو هونەرمەند لەوەیدایە کە جەماهیرەکی زۆر هاتوونە لە ئێستاوە دەڵێن وەکو کاک ئیسماعیل دەرێن بەخێر هاتی مانجی ڕەحمەت مانجی ڕەمەزان نوێبوونەوەی دڵەکانە ئاودانی دڵەکانە ئین شاء الله داواکارم لە خودای ڕەب العالەمین مانجی ڕەمەزان دەبێتە ئەوەی هەوێنی خۆشەویستی زیاتر و هەرچی نەخۆشی و دەرد و بەڵا هەیە لە سەرمان لات دەی إن شاء الله وەکو هونەرمەندێک ئامادەکاریەکانت چی بۆ مانجی ڕەمەزان بەڵێ وەکو ئەوەی دەبینێن ئێستا لەم کۆسیێتە بەشدار بووین وەکو هونەرمەندان هەموو پێکەوە بووین دواتریش إن شاء الله دەرفەت خۆمان حازر دەکەین و لەوەی پێکەوە بە نێژ و تاعەت و عیبادەت و إن شاء الله بە خۆشی درۆشیەوە دەبێت مامۆستا مانجی ڕەمەزان جیاوازی چیە لەگەڵ مانگەکانی دیکەدا طبعا مانجی ڕەمەزان زۆر جیاوازەیە لەگەر باقی مانگەکان طبعا مانجی ڕەمەزان شای هەموو مانگەکانەوە کۆڵێن وەکو یوسفیان ناو یازدە برایەکانی مانجی ڕەمەزان تاکە مانکە کە لە قورئانی پیرۆز ناوی هاتیە و لە مانجی ڕەمەزان فەریزەیەکی گەورەی ئیسلام کە ڕۆژیە جێبەجێ دەکەی کە خوای گەورە دەیە بەو مانگە یەکەم ڕەحممان پێ بکە لێمان خۆش بی زەمانەتی چوونە باشتمان داتێت تامینمان کە لە ئاگەر نور و بەرەکەتشمان بداتێ جاو مانگە مانجی گەورەی مانجی بەرەکەتە ئومێد دەکەم مسانی مسلمان مستە پێشوازی دووبارە بەرەکەت و گەورەی و ڕەحمەت و مەغفرەت و بەدر و قەدر و نەسر و فەتح لە خۆی بجێڕتەوە إن شاء الله إن شاء الله مسلمانان چۆن دەتوانن زیاتر پابەند بن بە بنەمەکانی ئیسلام و بەنێژ و ڕۆژوەکانیان دەبێت چی بکەن چاو لە پێغەمبەر بکەن ساوسم باشترین قودوە پێشەنجی مە پێغەمبەرە چاو لە پێغەمبەر بکەن ڕۆژەکەیان دەبێتە ڕۆژی پڕ بەرەکەت إن شاء الله بەکوتی دەمەوێت بپرسم بۆچی لە مانجی ڕەمەزان کاتێک مسلمانان بە ڕۆژوو دەبن بەشێکیان تووڕە دەبن عەسەبی دەبن هۆکارەکەی چییە لە کاتێکدا پێویستە ئارامگر و لەسەر خۆ بن بەخۆی مانجی ڕەمەزان مانجی سەبرە ئینسان بەداخەوە لە مانجی ڕەمەزان سەبری نەبی زۆر کارە ساتە لەبەرەوەی خەڵکیمە بەداخەوە ڕاناتێ بەس مانجی ڕەمەزان نان ناخوا ئاو ناخوا یان کۆمەرشێکی لە خۆی گرتوتەوە جگە ڕۆشتی والا بۆیە فەرەقەکی لۆ دروست دەبی بەڵام ئینسان ئەگە بە ئیمانەوە بێتن ئەو کات توانێوانە زۆر بە ئاسانی پڕ بکات و ئینشەڵڵا ئومێدەوارین خەڵک چاو لە پێغەمبەر کرد ساڵ تاکۆک و پێغەمبەر هەموو شتەکانی بێتە بەرەکەت دۆخۆی لە مار و مندار و لە خانەوادە دەوروبەرشی إن شاء الله لە مانجی ڕەمەزان مسلمان پێویستە قورئان بخوێنێ ئەی چەندێک پێویستە تەفسیری قورئانیش بخوێنێتن طبعا ئینسان بەر لەوەی مانجی ڕەمەزان بێوا باشە ئەو ئاەتانێک کە باسی ڕۆژی دەکا هەمووی بە تەفسیرەوە بخێنی تاکولۆ تەئسیری لەسەر دروست بکە چۆ ئینسان کە ئێستا ڕۆژیم ڕەمەزان بزانی معنای چییە بەفەهمەوە بچێ ناوی شەوق و زەوقەکە لۆ دروست دەبی ئینسان لە مانجی ڕەمەزان وا باشە قورئان بخوێنی لە بۆ ئەجریش يعني وەکە زۆرتری ختم کە لەبەرەوەی ختمێک لەو مانگەی خێری هەفتا ختم هەیە دەکرێت لە غێری ڕەمەزان ئاەتەکان بە تەفسیرەوە بەڵام لە مانجی ڕەمەزان وا باشە بس قرآن بخوێنی توانی زۆرتری ختم بکە إن شاء الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم والله مانجي پیرۆزە میانە شکر خێر بەرەکەتە مانجی قورئانە مانجی شەهیدان و مانجی بەدری کوبرایە تەبیعی ئینسانی مادا لە کاتێکدا بە ڕۆژی دەبی هەز دەکا لە کاتێکدا ئەوانەی معاناتی فەقیرن هەژارن چەند ناخۆشە ئەو ڕۆژێش بۆ هەندێک دانراوە کە ئینسان نەفسی پێ بشێ بگەڕێتەوە خێر و حەسەنات بکە ئەو کەسەی کەیف خۆشە بەو مانگەی دارە کەیف خۆشە بە فەرمانەکانی ڕەب العالەمین
بە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مانجی هەژارانە مانجی فەقیرانە مان کە بەهاش دەرکەی دەبێتەوە مان کە جەهەنەم قەپات دەکرێت دەبێ هەموو مسلمانێک ڕێزی لێ بگرن هەروە تێدا بە ڕۆژی بن حەسەنات تێدا بکەن گەردەن یەکتریش ئازاد بکەن خۆشان لە ئێستاڕا وەکو بەڕێستان ئامادەکاری دەکەن زۆر گەورە ئەو کەسە گەورە دەبێ کە ڕێز لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەگرێت. زۆر باشە مانجی ڕەمەزان چەندێک گرینگە مسلمانان لەو مانگەدا لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئارامگر و لەسەر خۆ بن زوو تووڕە نەبن دوورکەونەوە لە کێشە و گیر و گرفتەکان زاڵ بن بەسەر نەفسی خۆیان. بالفعل وایە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە کاتێکدا ئینسان بە ڕۆژی دەبی ئەگەر شەر لێ کردی بنیم بە ڕۆژیمە سەبرگرتنیش لەسەر برسێتی سەبرگرتن لەسەر ئیسان کە پاشی دەکاتەوە تاوەکو گەرمایە یان برسی دەبێ دەبی سەبرێکی زۆر تەحملی هەبی ئەو سەبرە دەبێتە مایە ڕەزامەندبوونی رب العالمین إن الله مع الصابرين کە رب العالمین بەخۆی دەفەرمێ والله مانجی ڕەمەزان ئەوەندە ئینسان خۆشبەختە کاتن ستا من مانجی ڕەمەزان نەک مانجی ڕەمەزان تەنها یەک ڕۆژی ڕەمەزان بە هەموو خۆشیەکانی کەسێک ناگۆڕمەوە کە لە ژیانی دنیادا چەندی برەی ژیانی لە خۆشیدا بێتن من تەنها یەک ڕۆژی مانجی ڕەمەزان بە هەموو خۆشیەکانی ئەو ناگۆڕمەوە. باشە چ شتێک وایە کردی یەک ڕۆژی مانجی ڕەمەزان نەگۆڕیەوە بە خۆشیەکانی هەموو دنیا. والله لەبەرەوەی ئینشاءالله خوای گەورە بە نسیبمان بکاتن هەموو لایەکمان بگەینە مانجی ڕەمەزان لێخۆشبوونی خوای پەروەردگار چاوەڕوانین بەڕاستی و هەروەها چاوەڕوانین مسلمانان ببژێنەوە چکو زۆربەی سەرکەوتنەکانی مسلمانان لە مانجی ڕەمەزاندا بووە داواکاری لە خوای پەروەردگار لەو مانگەیدا مسلمانان سەرکەوتن بەدەست بینن بەسەر زاڵمان و ستەمکاراندا سەرکەوتن بەدەست بینن و بەڕاستی مانجی ڕەمەزانیش لێ خۆشە چکو تەمەشاکەی لێخۆشبوونی خوای پەروەردگار تێدا بەهەشتی لە دوایە و مسلمانان دەوڵەمەندان بەزەیان بە هەژاراندا دێتەوە لەگەر هەژاران بە ڕۆژوو ئەبن تەمەشاکەی بەڕاستی بۆیە دڵخۆش ئەو مانگە مانجی ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم مانجی لێخۆش بوونە مانجی دڵخۆشیە مانجی یارمەتیدانی هەژارانە دوعات کردووە بۆی بگەی بە مانجی ڕەمەزان ئینشاءالله خوای گەورە دەمانگەینێ ئەمە ئەو خەرکانەی کە دڕیان پێ خۆشە ئینشاءالله هەموو لایەک ئینشاءالله. مانجی ڕەمەزان چیمان فێر دەکات ئەو مانگە مانجی ڕەمەزان جیاوازیە لەگەڵ مانگەکانی دیکە پێم بڵێ مانجی ڕەمەزان چمان فێر دەکات؟ والله زۆر شتمان فێر دەکات یەک لەوانە بە خۆداهاتنەوە یارمەتی هەژاران ئاگا لە خۆ بن لە خواردن و شتی وا چکە ئەو مانگە زیاتر تەرکیز لەسەر هەندێک دەکات هەروەها نوێژ ئەو عیبادەتانی کە لەو مانگەیە چەند قاتە لە چاو مانگەکانی تر ئەوانەی زیاتریشی تێداون. شەواتە گرینگە لەو مانگەیە ئاگامان لە خەڵکی هەژار بێ ئاگامان لە منداڵی بێ باوک بێ هەر زۆر زەرورە چکە زیاتر خەڵک لەو مانگەی بەبیری دێتەوە نەک وەختەکانی دی لەو مانگەی زیاتر بەبیری دێتەوە یارمەتی هەژاران هاتوچوی خزم و کەسەکان دۆست و برادەرانەوەن. پێم بڵێ وەکو گەنجێک چەند خۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز والله زۆر پێش خۆش ئاین ئینشاءالله خێر و بەرەکەتی ئەو مانگەی دەبێنە سەرێ بە تەقوا بە خێر و سەدەقە ئینشاءالله. دوعات کردووە بۆی بگەی بە مانجی ڕەمەزان؟ ئینشاءالله لەمێژە دوعای دەکەین ئینشاءالله. زۆر باشە بەڵغنە ڕەمەزانیش ئینشاءالله دەگەی بە مانجی ڕەمەزان. پێم بڵێ لە مانجی ڕەمەزان چی فێر دەبین وە پێویستە سوکەوتمان چۆن بێ لەو مانگەدا؟ وڵا فێرە سەبرگرتن و تەقوا و ئیماندارێکمان بەقوتر دەبین و چاکەکردنی زۆر خێر زیاتر بکەین و دوعات کردووە بۆی بگەی بە مانجی ڕەمەزان؟ اللهم بلغنا رمضان ئینشاءالله کردمان دەگەی بە مانجی ڕەمەزان. پێم بڵێ وەکو گەنجێک مانجی ڕەمەزان چی فێرە تۆ کردو تۆ چی فێربی لە مانجی ڕەمەزان؟ والله مانجی ڕەمەزان یعنی مانجی عیبادەت مانجی زکر مانجی لێبوردەیی مانجی شەو نوێژ و تەراویح و ئەو شتانێ بڵێ. زۆر باشە تۆ پابەند دەبی بە زیاتر بەوەی بچی بۆ نوێژی جەماعات و لەگەڵ ئەوەشدا زیکر و یادی خوا لەبیر نەکەی؟ ئینشاءالله بێگومان ئینشاءالله. باشە مسلمان لەو مانگەدا زیاتر پابەند دەبێ بە ئەوەی کە نوێژەکانی بکە قورئان بخوێنێت و تۆ زیاتر خەریکی خوێنەوەی قورئان دەبی یان خەریکی نوێژکردنی؟ وەڵی بەپێی پێویست ئینشاءالله پابەندی هەموو نوێژ و قورئان و ئینشاءالله تەراویح و زیکرەکان و ئینشاءالله. مانجی ڕەمەزان مانجی ئارامگرتنە مانجی لێبوردەیە چەندێک گرینگە مسلمانان لەو مانگەدا لەسەر خۆ بن ئارامگر بن تووڕە نەبن. زۆر گرینگە مانجی ڕەمەزان لەسەر خۆ بی و ئارام بی و لێبوردە بی بەڵاستی ئەوانەی نێوانیان لەگەڵ یەک تەبانینە پێویستە لەو مانگە
ئاشت بنەوە نێوانیان ڕێک بخەنەوە. والله گریانم دێ لە خۆشیان داواکارم لە خۆی گەورە تاعەت و عیبادە لە هەموو مسلمان قبول بکە هیدایەتی گەنج و لاوەکەمەندە بە خۆیان دابچنەوە هیوادارم پاشی ڕەمەزانیش هەر بەردەوام بن چکە خۆی گەورە فەرمووی یا محەممەد صلی الله علیه وسلم حەزرەت جبرایل پێی ڕاگەیان گوتی ئەو کەسانە دوور بن لە ڕەحمەتی خوا کە ئەوەندە خۆیان ماندی ناکرد کە مانجی ڕەمەزان دێ کە ئەوەندە عیبادە نەکە خۆی گەورە لەم گوناحیە خۆشبی ئەو کەسە دوور بی لە ڕەحمەتی خوا هیوادارم هەموو گەنج و لاوەکان پیر و بەسالەت چۆکان ئەوەندە خۆیان ماندی بکەن ئەوەندە عیبادە بکەن کە خۆی گەورە لە هەموو گوناحەکانی خۆشبی. واللهی دوعاەکان زۆرە یعنی هەر دوعاە کە خۆی گەورە پێی خۆشبی هیوادارم زۆر دوعاەکان بە تایبەتی ئەو دوعای حەزرەتی عایشە کە زۆر لەلام خۆشەویستە بە بەردەوام دەیکەم لە مانجی ڕەمەزانش بە تایبەتی. جیاوازی مانجی ڕەمەزان لەگەڵ مانگەکان کێیە لە چیدا دەبینی؟ مانجی ڕەمەزان ئاسوودەی دلەکان دەحەسێنەوە گوناحەکان لەسەرت لا دەچی کە ئەو بارە قورسەی لەسەر شانتان نامینێ دلت خۆش دەبی لەو مانگەدا کە فرمێسک دەڕژی لە خوا دەترسی عیبادەت دەکەی هەست دەکەم کە لە خوا نزیک دەبیەوە خی گەورە زۆر نزیکە و کاتە. خۆشی بەهاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز. الحەمدوللا زۆر دڵخۆشین مانجی ڕەمەزانی پیرۆز مانجێکی پیرۆز زمانیش مبارەکە مانجی قورئانە دابەزینی قورئانە مانجی تەراویحە مانجی ذکر و تەهلیلەیە ئینشاء الله خی گەورە مانگاتە ئەو مانگەی اللهم بەلیغنا ڕەمەضان مانگاتە ئەو مانگەی ئینشاء الله. لە مێژە دوعا دەکەی بۆی بگەی بە مانجی ڕەمەزان؟ الحەمدوللا لە مێژە دوعا دەکەی ئینشاء الله. مانجی ڕەمەزان چیمان فێر دەکات؟ والله فێرمان دەکات قورئان بخوێنین فێرمان دەکات زیکرەکان زۆر بکەین سونەتەکان بکەین ئینشاء الله خێر و خێرات زۆر بکەین چاو لە پێغەمبەرمان بکەن صلی الله علیه وسلم کە مانجی ڕەمەزان دەهات وەکو بای شەماڵ وابوو لە بۆ خێرکردنێ هەموو دەمێ خێری دەکرد هەموو ڕۆژەکان خێری دەکرد ئینشاء الله مەش وابین چاو لە پێغەمبەرمان بکەن صلی الله علیه وسلم ڕوو لە چاکە و چاکەکاری بکەین خێر و خێرات زۆر بکەین ئینشاء الله. مانجی ڕەمەزان جیاوازی چیە لەگەڵ مانگەکانی بکە؟ زۆر جیاوازیەکەی لە چیدا دەبینی؟ لەو مانگەدا خێر و پاداشتەکان زیاتر لە چاو مانگەکانی دیکە؟ بەڵێ خێر نوێژ و تەراویح و شەو نوێژ و سەلات و تەزعیب و زۆر جیاوازە لەگەر مانگەکانی دیکە. خۆت لە مانجی ڕەمەزان زیاتر بەچی سەرقاڵ دەبی کاتەکانت چۆن بەڕێ دەکەی؟ بە قورئان و بە نوێژ و بە شەو نوێژ و بە تەزعیبات و بە ڕۆژی و ئارامگری و لەسەر خۆ بین. بەڵێ دەبێت زۆر ئارام بین خی پەروەردگار ئەمری پێمان کردیا وەصبر یان خی گەورە دەفەرمێ ئین الله مع الصابرین یان دەفەرمێ ئینەما یوفى الصابرون ئەجرهم بغیر حساب. لەو مانگەدا چەندێ عیبادەتەکانت جیاوازیە لەگەڵ مانگەکانی دیکەدا؟ وڵا بەتاکی دەبێت هەمومان بە خۆمان دابینەوە پەرشەکانمان زیاد کەین نوێژەکانە شەو نوێژە تەراویح قورئان خوێندنە ذکر و تەسبیحاتە سەردانی خزم و دۆستانە. مانجی ڕەمەزان لەو مانگەدا تۆ خۆت زیاتر خەریکی چی قورئان خوێندنەوەیە نوێژکردنە؟ وڵای دەبی کاتەکان دابشکەی دەبی کاتەکان دابشکەی بەڕاستی هەم بەشی قورئان خوێندن هەم بەشی ذکر بەشی نوێژەکان تەراویحەکان بێتر بێت. گرینگە لەو مانگەدا خەڵکی هەژار منداڵی بێباوە لەبیر نەکەین. بەێ طبعا ئینسان بەڕاستی ئەگەر هەیبی خوا پێدا بیتن دەبی زیاتر ئاگای بەڕاستی لەوان لە فەقیرەکان بیتن. دەبینم لێرەدا خەڵکێکی زۆر کۆبووەتەوە ینی پەسەندان کەس ئێستا لێرە ئامادەیە بە جۆش و خۆشەوە تامەزرۆی هونەری ئیسلامیە. لێسادا چەندێک هونەری ئیسلامی لە ئاست خواست و داخوازیەکانی ئەو جمهورەدا وڵی وەکو برین لە تموعی خەڵکدانیە بەڕاستی بەڵام ئەلحەمدولیلا توانیمان ئەمساڵ کۆنسێتێک ڕێک بێخین ئەگەنا لە تموعی خەڵکدانیە بەجددی یعنی پەرتوپەرازەیەک لە نێو هونەرمەندان هەبووەتەوە کوێسان نەتواندرایە ئیشی لەسەر بکرێ بەس ئینشاءڵڵا لەو پاش بەردەوام دەبین و زوو کۆنسێتەکان لە هەموو بۆنەکانە دەیکەین ئینشاءڵڵا بە ئیزنی خوای وعدماندا و هەرواش دەکەین ئینشاءڵڵا. وا باشە زۆر گرنگی بە خواردن نەدەن زگەتیش بە عیبادەت و ذکر دەن چە مانجی ڕەمەزان مانجی خواردنیە مانجی خواردنەوە نیە مانجی عیبادەتە لەو مانگەی زیاتر قەنەعات بۆ خۆی بکە باشترە بەڵام ئافرەتی بەڕێزی ئێمەش ئەگەر ئەوەی لە مارەوە دەکەن
هەمووی بەرامبەر جومعە و جەماعات و تەراویح و جیهادی پیاوەکانە ئەو خزمەتەی پێشکەش دەکەم خێرە دەکرێت ذکر بکەن دەکرێت دوعای بکەن لەگاتی ئیشەکانی خۆشان ئینشاءالله و بەرنامە بە ئیسفادەش دەمارە و متابعەدەم بۆیە ئەمن ئامۆژگاری ما ئینسان لە مانجی ڕەمەزان خشتەکی دانێ بەرنامێک بۆ بتوانی لەو چەند ڕۆژەکەمە چ ئەیامان معدوداتە بتوانی زۆرترین خێر لە خۆی بەدەستبین ئینشاءالله. باشە کۆتا پرسیارمەوەی مامۆستا چەندێک گرینگە گەنجانمان لاوانمان لەو مانگا دوورکەونەوە لە زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و زیاتر خۆیان سەرقاڵکەن بە دوعا و نزا و نوێژ و ڕۆژ. پێغەمبەر دەفەرمێ ئەگەر مانجی ڕەمەزان هات خوا کەسێکی گەیاندە مانجی ڕەمەزان بە هێندەی عیبادەتی نەکرد خوای گەورە خۆشبی ئەو کەسە دووربی لە ڕەحمەتی خوا ئەوە جبریل لە دوعای دەکات پێغەمبەر دەری ئامین. بۆیە لە مانجی ڕەمەزان دەبێمە زۆرترین عیبادەت بکەین وە بکەین لەو مانگە مانجی ئازاد بوونە خۆمان بکڕینەوە خۆمان ئازاد بکەین بۆیە ئەو مانگە کە شەیتان دەبەستێتەوە باشترین دەرفەتە هەم خۆمان و هەم ئەو خەڵکێک کە لە مانجی ڕەمەزان دێ لە گوناح و تاوان بوویتەوە بە مزگەوت و بە عیبادەت و بە حیجابیان نووسێنین بۆیە لەو مانگە دوورکەوینەوە خەریکی عیبادەت بین کەمە خەوە کەمە خواردنەک ئەویتر خەریکی قورئان خوێندن و بە ڕۆژی بوون و سیلە ڕەحم و هاوکاریکردنی خەڵک و ئامۆژگاریکردنی خەڵک و مین بتانی ئینسان ئەو مانگەی بکاتە مانجی ڕەحمەت وەکو ڕایەنانێک بێ لە بۆ مانگەکانی تریش ئینشاءالله. دیارە مانجی ڕەمەزانیش وەکو باسمان کرد بە هەندێک دەبێت کە ئینسان لە ئەسەر داهاتیە کە ڕەب العالەمین کە عەقڵ و نەفسی دروست کردیان کە عەقڵ زوو دانینا بە ڕەب العالەمین بەڵام نەفس دیارە گۆتی ئەتی ئەم نیشم لە شوێنێکدا باز دەکەم ئەو زای ڕەب العالەمین کە برسی دەکە ماوەیەکی زۆر دوور و درێژ ئەو جارەی دەیسوتێنی بەڵام عەفوەن دەیسوتێنی هەردانانی بەڵام برسی دەکە بە برسێ بوون هەنجینێ دەڵێ ڕەب العالەمین تۆ خودای منیش عەبدی تۆمە جا نەفسی ئینسان پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم گەنجەکان ژن و ژنخوازی بکەن ئەوەی ناشتوانی با بە ڕۆژی بێ دیارە ڕۆژی زۆر چارەسەرە بۆ بەدەنی ئینسان هەم بۆ سیحەت و هەم بۆ فەرمانی جێبەجێکردنی ڕەب العالەمین. کۆتا پرسیارمەوەی بە کوردی چەندێک گرنگشە ئالەو مانگەدا خەڵکی هەژار منداڵی بێباوک لەبیر نەکەین ئاگامان لێیان بێت بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا کە بارودۆخێکی قەیراناویە. واللهی لەو مانگە پیرۆزەیدا وا باش ئەوانەی سەدەقە و سەرفتریان هەیە ئەوانەی زەکاتیان هەیە ئەوانەی خێر و حەسەناتیان هەیە پێشبڕچەی بکەن لەوەی کە چێ یەتیمەک بەخێو بکە چێ ئاگای لە فەقیرێک بێ لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ سەڵام هەر کەسێک ڕۆژی یەک کەس بشتێنی یعنی قەسپێکی بۆ بەیان هەندێک ئاوی بۆ بە دیارە ئەوە خێر و سەوابی ڕۆژی گیرەکەی دەگاتی بەبێ ئەوەی لێ کەم بێتەوە. جا ئەو کەسانەی هاوکاری داک یەتیمەک دەکەن قەردارەکان دەکەن نەخۆشەکان دەکەن بەڕاستی ئەوانە خێر و سەوابی زۆر گەوران دەگاتێ. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم سەدەقە لە کاتێکدا بەراو نەخۆشی لا دەبا زۆر پێویستە لەو مانگەیدا ئینسان ئیمانداری مسلمان ئاگای لە خۆ بێ بە سەدەقەکردن بە خێر و سەواب و هەروە بە چاکەکردن و چاکە گۆتن زێتە تەراویحەکان بکە زێتە نوێژەکانی بە جەماعات بکە ئەو جا ئەوەی لە دەستیدا هەیە بەڕاستی مادەم بەخۆی تێرە بەخۆی دەوڵەمەندە بە ئاگای لە قەردار و فەقیر و یەتیمەکانیش بێ بۆ ئەوانیش هەم جەژن و هەم ڕەمەزان بەخۆشی بکەن و بۆ ئەوەی ڕەب العالەمینیش بەو سەدەقەیە لە ئاگری جەهەنەم و درمان بخێتەوە ئینشاءالله. دوعات کردووە بگەی بە مانجی ڕەمەزان؟ حتما ئینشاءالله هەر دەرێن اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان وڵایی وەکو لۆمان دەجێڕنەوە دەڕێن سەحابەی پێغەمبەری صلی الله علیه وسلم 6 مانگ دەمال و مانجی ڕەمەزان ئەو دوعایان دەکرد ئێمەش دەرێن یا ڕەبی خوای پەروەردگار بە نسیبمان بکەی و لێشمان قبول بکەی ئینشاءالله. لەو مانگە وەکو خۆت زیاتر سەرقاڵ دەبی بە چ شتێکەوە لە مانجی ڕەمەزان؟ وەڵی هەر ئەوەی کە خوای پەروەردگار وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی ئەوەندەی بە پێی توانە بۆمان بکرێت ئینشاءالله و ڕەحمانە ڕۆژێکی تەندروست بگرین ئینشاءالله و خوای پەروەردگار بە نسیبمان بکاتن لەگەڵ قورئان و تەراویحەکان ئینشاءالله و ڕەحمانە لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژوش دەبی ئیش و کاریش دەکەی؟ وەڵی ئەمن خۆم کەمتر وایە ئیشکار بکەم دەوامم هەیە و بەڵام بە پێی توانە ئینشاءالله هەوڵ ئەدەین. چەندێک پێویستە مسلمانیش لەو مانگەدا ئارامگر و لەسەرخۆ بێ زوو هەر نەچێت وەکو کوردەواری خۆمان دەڵێ زوو تووڕە نەبێت هەر بەخۆی مانگە مانجی سەبرە مانگەکە ئەتوەگەر لەسەر ئەو عیبادەت و لەسەر خواردن و لەسەر ئەوە سەبر بگری دەبی لە زۆر شتی دیش سەبر بگری ئەوزاو مانگە سەبری تێدایە ناوەکەی ئەوەیە هەردەبی باشە لە ڕەمەزاندا وەکو خۆت پێم بڵێ زیاتر خەریکی تەسبیحاتی یان خەریکی قورئان خوێندنەوەی؟ بە خودای زۆر شت هەم قورئان خوێندنیش ئینشاءالله تەسبیحات نوێژەکان بە جەماعات ئینشاءالله تەراویحەکان ئەوانە هەموو ئینشاءالله زۆر هەز دەکەم لە خوای گەورە نێزیکەم کە هەز دەکەم کە ئەو کاتە عیبادەت دەکەم شەو نوێژ دەکەم لە خوا دەترسێم کە خوای گەورە دەمبینی زۆر لێم نزیکە غێری مانگەکانش بە مانجی ڕەمەزان بە تایبەتی زۆر هەز دەکەم لە خوای گەورە نێزیکەم.
باشە ئەی لەو ماگەدا چەندێک گرینگە لە سەرخۆ ئارامگر بین تووڕە نەبین واللهی هیوادارم گەنجەکان لە کاتی ناومزگەوت ینی ڕێز لە پیر و بەستا لە چۆکان بگرن شوێنیە بکەنەوە ناومزگەوت لە کاتی نێشکردن لە کاتی تەراویح سەبر و خۆڕاگر بن بە تایبەتی گەنجەکان بەردەوام بن بچنە مزگەفتێ ئی لە کاتی ڕەمەزانی لە پاش ڕەمەزانی بەردەوام بن مانجی ڕەمەزانان خەڵک زیاتر ئاگای لە منداڵی بێباوک و خەڵکی هەژار دەبێت زۆر زۆر پاداشتەی گەورەیە بە تایبەتی هیوادارم ئەو کەسانێک کە خوای گەورە خوا پێداوی ینی خوای گەورە دەست یارمەتییان درێژ کردێکە دەوڵەمەندن بیر و هۆشیان بەلای فەقیر و هەژاران دابێتەوە چونکە فەقیر و هەژار ڕۆژانەشیان هەیەکە دەبینی جەژن دادێ فەقیر و هەژار کە هێتیم و بێ باوک لەو ڕۆژە با دڵیان خۆشبی داوا لە دەوڵەمەندەکان و خوا پێداوان دەکەم دەستی یارمەتی لۆ فەقیر و بێ باوکان درێژ بکەن لەو ڕۆژە دڵیان خۆش بکەن کە خوای گەورە لە قیامەت دلیان خۆش بکات و قەرەبیان لەو کاتەوە لەو ماگای وەکو خۆ و خانمێک زیاتر بەچ خەریک دەبێت نوێشکردنە قورئان خوێندنە زیاتر ئینشاءڵڵا قورئان خوێندن تەراویح زیکر ئەو شتێکەوە گەورەیە لەکن خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە هەم شتەکان ئینشاءڵڵا مەشغوڵ دەبین وازە هەم شتەکانی باتڵ و شتەکانی خراپ دەین ئینشاءڵڵا زیاتر بە قورئان خەریک دەبین واتە گرینگە ئێمە زیاتر دوورکەوینەوە لە سیرکردنی کەناڵەکان لە بەخویڕۆدانی کاتەکانمان زیاتر خەریک بین بە قورئان خوێندن عیبادەت بەتاکید ئینشاءڵڵا تەلەڤیزۆنی هەر پێ ناکەین ئینشاءڵڵا ئەمە دوور دەکەمەوە لە هەموو ئەفلام و شتی هوچ و ئەو شتانێکەوە بە کەلک نایە لە دنیاە ڕوومان لە قورئان و لە سونەت و لە حەدیث پێغەمبەر دەکەین ئینشاءڵڵا لە کۆتاییشدا دەڵێم مژدە بێوە مانجی ڕەمەزان هاتەوە مانجی خێر و خۆشی هاتەوە مانجی چاکەکاری هاتەوە مانجی لێخۆشبوونی خوایی هاتەوە ئەو هاوڵاتیانەی ئەو مسلمانانەی بۆ مایکی پێیان دوان و قسەیان کرد زۆر کەیف خۆش بن زۆر بە تامەزرۆیەوە چاوەڕوانی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بوون لە خوای گەورە داواکار بوون بگەن بەو مانگە و دوعا و نزا و عیبادەتەکانیان قبول بێت خوای گەورە لە هەڵە و کەم و کوڕی هەموو لایەکمان ببورێت ئینشاءڵڵا هەموومان دەگەین بە مانجی ڕەمەزانی پیرۆز و لەو مانگەشدا خدای گەورە لە خۆمان ڕازی دەکەین تاتەوەیەکی دیکەی بەرنامەی مایکی پەیام بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ